ساڵانی کە بە کاک بەرزانت دەدا تا چەند بەباشی ئەیگێڕا؟ بەرزان ئەگەر بڵێم ئەو بە منی ئەنووسی ڕەنگە مبالەغە نەبێ، ینی هەر کەسایەتێکم ئەنووسی شەخسێتی ئەوم بەرچاو بوو. بەرزان کوڕێکی زۆر زیرەک بوو، بەبێ پرۆڤا، بەبێ ئەوەی خۆی ئامادە بکە، بەبێ ئەوەی مەسەڵەن کەسێکی ئەکادیمی بوو بێریان، هەر بە فێترا و بەهرە هونەرمەندێکی گەورە بوو و زۆر حەزی لە ئیشەکەش بوو، حەزی لەو بواری کۆمیدیا بوو، حەزی لە کۆمیدیای هادف بوو، حەزی لەو کۆمیدیایە نییە کە لە زۆر شوێنی ترا ڕەواجی پێدر. لەبەرەوە ئێمە زۆر پشمان پێە بەس هەمووکو دەستگای خاک، هەم کورسات، هەم وەکو خێزانی بەرنامە ئەو نەڵێم گرنگترین کۆڵەکە یەکێک بوو لە کۆڵەکە سەرەکیەکانی ئەو بەرنامە و کەم مەشهدێک لە زەینی بینەران ئەما بێت مەساوی کاک بەرزانی تیانە بێت. بەرزان بەم ئاسانیە جێگەی پڕ نابێتەوە و لە هەموومان چوو، ڕەنگە ساڵێکی کە بزانیم جێگەی کاک بەرزان چەند چۆڵە. ساڵانێکی زۆر دووبارە دەستان کردەوە بە دەرهێنانی بەرنامە ئێستا پلانەکانتان گۆڕن؟ وەڵاو پرۆژەکە هەرەسییانە بە مردنی کاک بەرزان بەڕامەکە جارێک کە بەرنامە بۆ ستایلەوە بۆ نەفەسەوە بۆ ئۆکتەرانە بکرێت. شێوازی ڕەخنەگرتنی کاک بەرزان زیاتر ڕەخنەگرتن بوو لە سیاست بەرەو باشبردننی ئەم شێوازەی تۆ چۆن هەڵی ئەسەنگێنێ؟ مەسەڵەن ئێمە چەند ئەکتەرێکی گەورەمانەیە لە بواری کۆمیدیا کارەکەن، کاک مستەفا، مەسەڵەن کاک ئەحمەد زۆڵا، کاک مایر حەسەن و چەندانی تر، بەڵام بەرزان جیاواز بوو. بەرزان لە کۆمیدیای سیاسی ئیشی کرد و ئەوە لە هیچ شتێکی ترە، ینی ئامادەیەکی بوو ئیش بکات و کەسیش ئەو چاوەڕوانەی لێ هەبوو. بەرزان بە حکمیەوەی کە تێکەڵاوی شۆڕش بوو و ماوەیەکی زۆر پێشبەرگە بووەوە و پەیوەندی کۆمەڵایەتیکی فراوانی هەبوو، زوو هەستی بە کەم و کوڕیەکان و بە ئازارەکان و بە ئەو قەیرانانەکە کە چاوەڕوانی کۆمەلگاکە یان خەریکە ڕوئەیە.